واللهی لە پاش نەخۆشیەکەی زۆرم حەز کرد سەدەقەک بکەین، یعنی زۆر شکر لە بۆ تو خواجان، یعنی ئەو حالە نەبوو. ماوەی چەند ڕۆژێکە کچە ئەسب سوارە بچکۆلانەکەی هەولێر لە نەخۆشخانەیە و من ئێستا هاتوومەتە لای لە نیا فاخیر کچە ئەسب سوارە بچکۆلانەکەی هەولێر دەمێت قسە لەگەڵ خۆی بکەم لە نیا خانسلااوت لێ بێت هیوادارم سەلامەت بیت کێشەیەکت هەیە و کەی بوو هەستت بە ئازار کردووە؟ سەلامەت بی سپاس سەرەتا یاخوا بەخێر. واللهی ئەم تقریبەن 10 ڕۆژ دەبیت لە پێکەتیمە ناتوانم بڕۆم وەروە ئەمن ماسوولکەم پچرایە. باشە هۆکاری چی بووات لێ هات لە چ کاتێکدا هەستت بەو پچرانە کرد؟ واللهی نازانم لۆ پچرایەتی لێ هاتیە، بەس ئەمن ڕۆژێک پێشەوەی ئەو حالەم لێ بێتن دێشە هەستم بە ئێشی دەکرد، بەس ئێشەکی ئەو حالە نەبوو، گوتم هیچ هەر بەر بوومەتەوە شتەکە ڕەقبوونەکەی هیچ نییە، بەس لە بۆ سبەینەکەی نەمتانی بڕۆم و لێ پێکەتم ناشزانم لۆ. ئینشاڵڵا سەلامەت دەبێت دکتۆرەکان دەڵێن چی چەند ڕۆژێکت پێویستە لە نەخۆشخانە بوویت با بڵێن چ عیلاجێک وەردەگری؟ واللهی دکتۆرەکان گوتیان بەس پێویستت بکاتە تا ماسوولکەکان یەکتر وەردەگرنەوە وەروەها ئینتیهابیشم زۆر زۆرە، ئیدی گوتیان ینی دەبێ هەر لە نەخۆشخانە بێ هەتا ئینتیهابەکەت ینی جێگیر دەبێ. باشە چارەسەرێک وەردەگریت؟ واللهی عیلاجی ئینتیهابات و ئازارشکێن زۆر وەردەگرمەوە، ئیدی عیلاجی ئینتیهابات مەغەزی ئەوانە. عیلاج تەبیعیش دەکەی؟ ئەکید عیلاج تەبیعیش دەکەم لەبەر لاقم. باشە ئێستا لەگەڵ نزیکی کاتی تاقیکردنەوەکانین چۆن ئیمتیحانەکانت دەکەی؟ هەر لێرە ئیمتیحانەکان تەنجامدان دەچێت قوتابخانە بەو شێوازە؟ واللهی ئەمن حەزم نەکرد ئیمتیحانەکانم لێ بڕوایە یان بستە وەرزی دووەمە لەگەر ئەوانەی ساقیت بوونە، گوتم هەر کۆک بیتن بە ئازار شکێن بی بە هەر کۆک بی دەچم لە ناو سارەی دەبم، ینی لە ناو سارەی مامۆستاکان بەڕاستی زۆر سپاسی مامۆستاکان دەکەم دەستەکانیان خۆش بی ئەوانیشماندی بوون لەگەرم مامۆستاکان دێن لە ناو سارە ینی ئیمتیحانم پێ دەکەن ینی پەرستار و ئەوانەش دێن هەتا سواری سارم دەکەن و دەڕۆین، ئیدی لە ناو ساری ئیمتیحانەکەم دەکەم. زۆر باشە لە نیاخان ئاگات لە دۆخی تەندروستی ئەسپەکانت هەیە یان پرسیاریان دەکەی؟ ئەکیدەکیت هەر کاتێک بابم دێتن یەکسە دەرم با بۆ ئەوڕۆ ئەسپەکان کوبوون چیان دەکرد خۆی چیان نەخۆشنینە عیبیان هەیە ئەکیت هەر درم لەکنیانە. باشە لە نیاخان بەنیازی لە دوای چاک بوونەوە چی بکەی بۆی ڕوبەڕووی نەخۆشیوان نەبیەوە بۆ جارێکی دیکە بۆ پاراستنی سەلامەتی جانی خۆت؟ واللهی لە پاش نەخۆشیەکەی زۆرم حەز کرد سەدەقەک بکەین، ینی زۆر شکر لە بۆ تو خواجان، ینی ئەو حالە نەبوو چونکە دکتۆرەکان یەکەم جاروە گوتیان یەکسە دەبێ عەمەلیات بکرێ، بەس پاشان لە خوای بەزیاد بێ عەمەلیات نەکرام و گوتیان بە عەبوو عیلاج و عیلاجی ینی تەبیعی باش دەبم. دەست خۆشبی دووبارە بە هیوای سەلامەتی ئینشاڵڵا. زۆر سپاس مەمنون بەخێرن.